هاوکاتی ئەوەی لە میانەی دیبەیتەکەدا تشک دەخرێتە سەر ئەوەی کاندیدەکان دەیڵێن. هاوکات کەسی سێهەم لەسەر شانۆیە، ئەوەی دەبێت زۆر شت بڵێت لەبارەی ئەوەی دەگوترێت و کەی دەگوترێت. کەسی هەڵسوڕێنەری دیبەیتەکە ئەرکی تەنها پرسیارکردن نییە، بەڵکو زیاترە. بە بڕوای من هەرە کاری گرنگی هەڵسوڵێنەری دیبەیتەکە بە دووادات چۆنە، دروستە؟ کاتێک کاندیدەکان وەڵام دەدنەوەیان مشتومڕێک دەکەن، بزانیت بە دوایدا پرسیاری گونجاو بکەیت. لە دیبەیتەکانی سەرۆکایەتیدا ڕۆژنامەوانانی ناودار بۆ بەڕێوەبردننی دیبەیتەکە لەلایەن کۆمیسیۆنی ناحیزبیەوە هەڵدەبژێردرێن. جیم لێرەر بێژەری کۆچکردووی هەواڵ لە پەخشی گشتی زۆربەی ئەو 12 دیبەیتەکانی سەرۆکایەتی بەڕێوە برد. ئەگەر کەسێک بڵێ دەزانیت من پلانێکی حەفخاڵیم بۆ ئەو شتە هەیە، ئەو پێی دەگوت باشە یەکەم سێ خاڵی پلانەکەتم پێ بڵێ. مێری کەیت کێری لە سنتەری میلەر لە زانکۆی ڤەرجینیا ئامادەی وەرکشۆپێک بوو دەربارەی بەڕێوەبردننی دیبەیتەکان. جیم لێری میوانداری کرد. ئەو گوتی ئەگەر پرسیارێکی درێژ و ئالۆز بکەیت ئەوە وەڵامێکی درێژ و ئالۆز دەدرێتەوە. جا ئەو حەزی لەو شتانە بوو کە دەڵێن بۆ نمونە ئایا سەودایەکی باش بەلای تۆوە چییە، یان ئایا هاوڕای لەگەڵ ئەو واتە شتی لەو جۆرانە. مێری کەیت دەڵێت جیم لێرەر بەر لە دیبەیتەکە لەگەڵ کاندیدەکان کۆبەوە هەتا پێیان بڵێت کە ئەم چۆن ڕێساکان پیادە دەکات، هەروەها ڕێساکانی بۆ بینەران ڕوون کردەوە بۆ ئەوەی پشتیوانیان بەدەست بێنێت. ئەگەر یەکێک لە کاندیدەکان ڕێساکان پێشەل بکە و بە درێژی بدوێ یان نەهێڵە کەسانی دیکە بدوێن یا خۆی هەڵکێشێ، هەروەها لە ڕادەبەدەر هەستێتە سەرشانە و بینەران بەرەنگاری دەبنەوە، چونکە بینەرانی ڕێساکان دەزانن. ئەوەش کارەکە بۆ بەڕێوەبەری دیبەیتەکە ئاسانتر دەکا کە بڵێ بم دوورە ئەوە پێشەلکردنی ڕێساکانە. ئەی ئەگەر کاندیدێک شتێکی ناڕاست بڵێت، ئەوە بەکاری بەڕێوەبەری دیبەیتەکە نازانێت کە لە ناکاودا خۆی تێ هەڵقورتێنێت و وردبینی لە ڕاستیەکان بکە. ئەو بڕوای وابوو کە دەبێ هەڵسوڕێنەرەکە دیبەیتەکە ڕاگرێت و بڵێ دەمەوێت دەرفەتێکت پێ بدەم بۆ ئەوەی ئیستا گوتوت ڕوونی بکەیتەوە. هەڵسوڕێنەری دیبەیتی سەرۆکایەتی 2020 هەڵبژێردراون کە کریس واڵسە لە هەواڵەکانی فاکس نیوز و یەکەم دیبەیتی سەرۆکایەتی بۆ 29 ئەم مانگەی بەدەستهێنا. ستیڤ سکالی بەرەمێنەری باڵای جێبەجێکار و میوانداری کەناڵی کەیبڵی گشتی سی سپان دووەم دیبەیتی سەرۆکایەتی بەڕێوە دەبات کە بە شێوازی پرسیار و وەڵام دەبێت. دیبەیتی سێهەم لەلایەن کریست وۆکەرەوە بەڕێوە دەبرێت، ئەوەی ڕووماڵی هەواڵەکانی کۆشکی سپی بۆ کەناڵی NBC نیوز دەکات. تەنها دیبەیتی سەرۆکایەتی نێوان کاندیدەکانی جێگرانی سەرۆکایەتی لەلایەن سوزن پیجەوە بەڕێوە دەبێت، ئەوەی سەرۆکی بیرۆی ڕۆژنامەی USA Today لە واشنگتن. مێری کەیت کێری باشترین وتەی جیم لێرەر یاد دەکاتەوە کە 12 جار دیبەیتی سەرۆکایەتی بەڕێوە برتبوو دەگێڕێتەوە. ئەو وتەیەی من هەمیشە لە یادمە ئەوەیە کە گوتبووی ئەگەر کەسێک ئاماژە بە وتەی من بکە، دواتر وەک بەڕێوەبەری دیبەیتەکە شکەستم هێناوە.